زمان و ئەدەبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕا 44 بابەتی جۆرەکانی ڕستە لەوانەکانی پێش ئەوانەیەی باسی ڕستەی ڕاگەیاندن بوو کە ڕستەکە لە کۆتایی خاڵەکی هەیە و ڕستەی پرس لە کۆتاییەکەی هێمای پرسیار هەیە. ئەوڕۆ باسی ڕستەی سەر سوڕمانە. ڕستەی سەر سوڕمان لە کۆتایی ڕستەکە هێمای سەر سوڕمانی هەیە یان هێمای سەر سامی. مانای چییە ڕستەی سەر سوڕمان؟ لە ڕستەی سەر سوڕمان ئەو کەسەی ڕستەکەی دەخینیتەوە جۆرە هەستەکی تایبەتی پێدەگا، واتە هەست بە شتەکی دەکا لە کاتی خینەوەی ڕستەکە. ئەو جا هەستەکە دەگۆڕدرێ، هەندێک جار هەستەکی خۆشیە، هەندێک جار هەستەکی ناخۆشیە، هەندێک جار هەستەکی نازانێت چییە، دوو دڵیە، هەندێک جار وشە هەیە کە هەستەکان دەگەینن، هەندێک جاریش لە ناو ڕستەکەی هەستەکە بە ئەو کەسەی دەیخینیتەوە پێی دەگات. ئێستا بۆ وێنە لە ڕستەی یەکەم ئەگەر بیخینمەوە چ نووسرایە؟ کەریمخانی زەند چ پێشەوایەکی دادخواز بوو. کە ئەمن ئەو ڕستەی دەخینمەوە یەکسەر بیر دەکەمەوە لە پێشەوایەک، لە پیاوێک کە ناوی کەریمخانی زەندە و پێشەوایەکی دادخواز بووە. هەستێک لەلام دروست دەبی کە ڕەنگە وام لێ بکە بچم زیاتر لێ بکۆڵمەوە لەوەی ئایا کەریمخانی زەند چێ بوو، کوژیایە و دادخوازیەکەی لە چوە هاتیەوە، ئایا خەڵکی چێندەر بووە یان لە چ کاتێک ژیایە. کەواتە لێرە وشەچی ئەوەیە ئەو هایە کە هەستی خوێندکار یان هەستی ئەو کەسەی کە دەخوێنێتەوە ڕستەکەی دەجوو لێنێ. لەبەر ئەوەندە لەبەر هەندێ ناوی ڕستەی سەر سوڕمانە. ڕستەی دووەم کوردستان چەند خۆشە. کە یەکێک جێی لەو قسەی دەبی کوردستان چەند خۆشە، ڕەنگە یەکسەر بیەوێ بزانی ئایا کوردستان دەکەویتە چێندەر، خۆشیەکەی کووە، هەتا ڕەنگە بیەوێ بچی سەردانی کوردستان بکە ئەگەر بێگومان خەڵکی کوردستان نەبی. ئەگەر خەڵکی کوردستان بی زۆر جار ئەوەیە کە یەکێک جێی لێیە کوردستان چەند خۆشە، ئەویش جۆرە هەستەکی لا دروست دەبی و زیاتر بیری دەکەویتەوە بەهاران و هاوینان و ئاوی ڕووباران و بۆ وێنە ئەو سەوزایی و کەسکاییەی یان ئەو ژینگەی لە کوردستان هەیە یان ئەو خەڵکە. پرسیاری سێم دیسان بۆچی پاک و خاوێنی شارەکەت ناپارێزی؟ کە ئەمن دەخینمەوە یەکسەر هەز دەکەم دیارە ئەو کەسەی ئەو قسەی دەکا هەز دەکا شارەکەی پیس بووە، تۆزێک بێزارە لەوەی شارەکە پیس کرایە، دەبوایە پاک و خاوێنەکەی بپارێزرێ. ڕاستەیەک ئەو کەسە وەکوو پرسیار ڕستەکەی خۆی دەڵێ بۆچی، بەڵام ئەوەی ڕاستی بی چاوەڕێی وەڵامم لێ ناکا، تەنیا دەیەوێ پەیامەکەی بگەینی، وەکو ئەوەی وایە بێزارە لەو کەسانەی کە دەبنە هۆکاری ئەوەی کە پاک و خاوێنی شارەکە ناپارێزرێت. پرسیاری چارەم دیسان شینە شاهۆ باڵندەیەکی جوانە. یەکسەر کە ئەو قسەیەم جێ لێ دەبی دەمەوێ بچم بزانم لە گوگڵ بگەڕێم ئایا شینە شاهۆ چ جۆرە باڵندەیەکە کە ئەو کەسە پێی جوانە. شینە شاهۆ کووە؟ پێنجەم نەشمیلێ هۆزانەک ڤەهاند. یەکسەر دەمەوێ بزانم ئایا نەشمیل هۆزانەکەی یان هۆنراوەکەی نەشمیل کوو بووە
دەمەوێت ڕەنگە بمەوێ بیخینمەوە، ڕەنگە هەستەکەم لەلا دروست دەبی دەمەوێت بزانم ئەو نەشمیل ئەو هۆزانەی نەشمیل لەسەر چییە کو نووسیتی و لە هۆنراوەکە و هۆزانەکەی چ دەڵێ. ئەگەر وا بوو تۆزێک تەمەشاکەین لێرە شینە شاهۆ باڵندەکی کووە. شینە شاهۆ ڕەنگەکەی ئەوها تۆزێک مەیلە و بۆرە مەیلە و شینە کە بە کوردی پێی دەڵێن شینە شاهۆ. هەندێک جار وشە هەیە کە ئەگەر وشەکانمان جێ لێبی دیسان هەستێکمان لا دروست دەبی و ڕستەکە دەبی تا ڕستەی سەر سوڕمان. لە ڕستەی یەکەم لێرە ئای ئەوە لێرە دانیشتوون، وەکو ئەوەی وایە یەکێک لە ناکاو دەپرسی ئای ئەوە لێرە دانیشتوون، کەواتە ئەو وشەی ئای وشەکە هەستەکت لا دروست دەکا، یەکێک چاوەڕێی نەدەکرد لێرە دابنیشن، بەڵام وەکو ئەوەی وایە لە ناکاو دێ و دەڵێ ئای ئەوە لێرە دانیشتوون، ئای وشەیەکە ڕستەی سەر سوڕمان دروست دەکا. وا بزانم لێرە خوێندکاری ژیر هەڵەکەیە ئەو هێمایە دەبوایە لێرە دابدرێ، بەڵام هەندێک جار لە تەختەکلیلی کوردی کە دەنووسین هێمایەکە جوولەی پێدەکرێت لە جێیەکی تکە دادەندرێ. ڕستەی دووەم ئاخ نەسەرمانمان نەماڵ. هەستەکی ناخۆشە یەکێک ئاخی هەڵدەچێشی، ئەو کەسەی کە جێی لێ دەبی هەندێک جار وەکو ئەو کەسەی کە ئاخەکەی گوت ڕەنگە دڵی توندبی، یەکەکە کە نەسەری مایە نەماڵ، واتە بە دوو جار لێی قەومایە ئاخ نەسەرمانمە نەماڵ. دەبوایە لێرەش ئەوها لەوێ هەبی. پرسیاری سێ مەخابن چاوم بە هاوڕێکەم نەکەوت. مەخابن چاوم بە هاوڕێکەم نەکەوت. مەخابن چاوم بە هاوڕێکەم ئەو یەکەکە کە ویستیتی هاوڕێەکەی ببینی بەڵام نەیتوانیا کەوا بە دڵ ساردی دەڵێ مەخابن بەداخەوە کە چاوم بە هاوڕێکەم نەکەوت. ئەوەی ڕاستیبی نازانم مەبەستیانە لێرە ئەو هێمای لە چێ بنووسن، هێمایەکەیان هەموو لێرە نووسە، ئایا دەبی لەبەر هەندێبی تەختەکلیلەکە باش نەبوویان بە کوردی ئەوها دەنووسرێت، چونکە بە زمانەکانی دی هێما لێرە دەنووسرێ. ئەو جە نازانم لە کوردی دیارە یەکسەر لە دوای وشەکە دەنووسرێ، ئەمن ئەوەی نازانم ببوور. ڕستەی چارەم ئۆف سەرێ من چەند دێشت. یەکێک بە ئازارە سەری دێشی ناچارە بڵێ ئۆف، چونکە زۆر جار ئەگەر جەیەکمان بێشیکە یەکێک دەڵێ ئۆف یان ئاخ ئێشەکە هەست دەکەی کەمتر دەبیتەوە، ئەوە کەوایە جۆرە هەستێک هەیە لە کاتی گۆتنی وشەی ئۆف. ڕستەی پێنجەم ئافەرین بە یەکەم دەرچوویت. ئەو کەسەی بە یەکەم دەردەچی کە جێی لێ دەبی یەکێک پێی دەڵێ ئافەرین، زۆر زۆر هەستەکی خۆشی لەلا دروست دەبی کە یەکێک دەستخۆشی لێ دەکا و پێی دەڵێ ئافەرین. هەست دەکا ماندی بوونەکەی بە فیڕۆ نەچووە، یەکێک هەیە دەبینی کە چەند ماندی بووە دەستخۆشی لێ دەکا و پێی دەڵێ ئافەرین. ڕستەی شەشەم ئۆخەی لە دەست دەرەبەک ڕزگارمان بوو. هەستەکی خۆش دروست دەبی لەو کاتێک کە هەست دەکەی بەڵایەکت لە کۆڵ بووە لە دەست دەرەبەک ڕزگارت بوو، ئۆخەی دەکەی واتە دەسێەوە دەحەسێەوە، چونکە لە دەست شتێک کە ئەزیەتی دای ئازاری دای ڕزگارت بووە.
ئەو جەلێرە ئەوە چ بوو باسی ڕستەی سەر سوڕمان بوو. ئێستا با بچینە لای لاپەڕا 45 خستنە ڕوو. ئەگەر بڕوانینە ڕستەکانی ڕیزی یەکەم دەبینین هەمویان ڕستەی پرسن، هەستێکی تایبەتیان تێدایە. بەڵام چونکە لە پرسەکانیاندا پێویستیان بە وەڵام نییە، واتە کە ڕستەکەی دەڵێ ڕاستە دەڵێ بۆچی پاک و خاوێنی ڕناگیری، بەڵام چاوەڕێی وەڵام ناکەی چونکە تەنیا دەتەوێت ناڕەزایی خۆت دەرببڕی لەبەر چ ئەوهایە. ئانکۆ چاوەڕێی دەستنیشانکردنی مەبەست لە گوێگر ناکرێت و لە جیاتی نیشانەی پرس لە نووسیندا نیشانەی سەرسوڕمان لە کۆتایی ڕستەکە دادەندرێ، پێی دەگوترێ ڕستەی سەر سوڕمان. ڕستەی سەر سوڕمان. دووەمەکە ئەگەر سەرنج بدەینە ڕستەکانی ڕیزی دووەم دەبینین هەر یەکەیان وشەیەکی تێدایە بەهۆی ئەو وشە و پەیڤەوە هەستێکی تایبەت، هەستی خۆشی، هەستی ناخۆشی، هەستی سەر سوڕمان لە ڕستەکە بەدی دەکرێت. بۆیە لە ڕستەی یەکەم بەهۆی وشەی ئای هەستی مەندەهۆشی بەدی دەکرێت. لە ڕستەی دووەم و سێیەم و چوارەم بەهۆی ئاخ ئۆف ئازارە، ئەوە مەخابن بەداخەوە هەستی ناخۆشی هەیە، تۆزەک هەستی دڵساردیەکەیە، هەستی ئازارەکەیە، هەستی چەوسانەوەکەیە. لە ڕستەی پێنجەم و شەشەم بەهۆی وشەکانی ئافەرین ئۆخەی ئەی کە خۆشە چەند شتێکی باش بوو، هەستی خۆشی بەدی دەکرێ بەهۆی ئەو وشانە. کەواتە ئەو وشانە و هەبوونی هەست لە ڕستە وات لێ دەکا ڕستەکە ببی تا ڕستەی سەر سوڕمان. دەستورەکە چییە؟ ڕستەی سەر سوڕمان ئەو ڕستەیە هەستێک یان سۆزێکی تێدایە بەهۆی وشەی پرس یان پەیڤی سەر سوڕمان. بەهۆی ئەو پەیڤانە پێک دێ و بە ئاوازێکی تایبەتیەوە دەهێتا دەربڕین. لە ڕستەی سەر سوڕماندا چاوەڕێی بەرسڤ ناکرێ، بەرسڤیش واتە چاوەڕێی وەڵام ناکرێ لە نووسیندا. لە جیاتی نیشانەی پرسیش چ دادەندرێ؟ سەر سوڕمان. زۆربەی پەیڤەکانی سەر سوڕمان لە زمانی کوردی ئەوانن: ئای کە خۆشە گەشتێک بکەی بەناو هەموو کوردستان بۆ وێنە، یان ئاخ، یان ئۆف ئەگەر بۆ ئێش بۆ ئازار، یان مەخابن بەداخەوە کو دەبووە ئەوها بە، یان ئافەرین هەر بژی دەستت خۆش بژیت ئۆخەی. ئەو شتانە هەمووی ئەو وشانە وا دەکەن ڕستەکە ببیتە ڕستەی سەر سوڕمان. ڕاهێنانی یەکەم: ڕستەی سەر سوڕمان لەمانەی خوارەوە دروست بکە گوڵێکی جوان. کو ڕستەکی گوڵێکی جوان، پاشان قارەمانێک ڕستەشکە دروست دەکەم، بەڵایەکی گەورە، نەمانی زۆرداری و سەرکەفتنە پێشمەرگەی هەر یەکە لەوانە دەبی ئەمن لە ڕستەی دانێم هەتا بیکەمە ڕستەیەکی سەر سوڕمان. ئەمن لێرە هەندێک ڕستەم نووسیە، بێگومان مەرجنیە ڕستەکانی تو وەکو ڕستەکانی من بی، هەر کەسە بە پێی بیر و هەستی خۆی ڕستە دەنووسی. بۆ وێنە ئەمن نووسیتم بۆ وشەی قارەمان پێشەوا قازی
دڵسۆز و قارەمان بوو. ڕەنگە یەکێک کە جێی لەو قسەی دەبی هەستێک لە لای دروست بی بچی بخینتەوە لەسەر پێشەوە قازی بزانی چێ بوو، ئایا لەبەر چ دڵسۆز بوو، ئایا لەبەر چ ئەمن بە قارەمان ناوی دەنێم لێرە، ئایا کەی ژیایە، لە کام شاری بووە، چی کردیە، ژیانی کۆتایی پێهاتیە، یان ئایا مایە نەمایە، کەواتە دەچی دەخینیەوە لەسەر پێشەوە قازی. ڕستەکی دیکە گوڵەیەکی جوان. گوڵە بە ڕۆژە گوڵەیەکی گەورە و جوانە. گوڵە بە ڕۆژە گوڵەیەکی گەورە و جوانە. کەواتە ئەم لێرە وێنەکەم دانایە ئایا گوڵێکی جوانە یان جوان نییە. بەڵایەکی بەڵایەکی گەورە بوو یان بەڵایەکی گەورە ببورن لێرە ئەمن کردیتمە بەڵایەکی ترسناک، بیکەمە گەورە باشترە. کۆڤید-19 ئەمن نووسیتم. کۆڤید-19 بەڵایەکی گەورەیە. نەمانی زۆرداری کولە ڕستەم دانایە ئاخۆکەی نەمانی زۆرداری جێبەجێ دەکرێ، ئاخۆکەی نەمانی زۆرداری بە چاو ببینین. بۆ وێنە دەپرسم پرسیارە، بەڵام لە هەمان کات چاوەڕێی وەڵام ناکەم، بەڵکو دەیکەمە ڕستەیەکی سەر سوڕمان. سەرکەفتنا پێشمەرگەی شانازیە بۆمە. سەرکەفتنا پێشمەرگەی شانازیە بۆ ئێمە. کەواتە ئەمن بەو جۆرەی وشەکانم لە ڕستەی دانا. ڕاهێنانی ژمارە 2 ئەم ڕستانەی خوارەوە بە پەیڤێکی سەر سوڕمان پڕ بکەوە. پەیوی سەر سوڕمان گوتمان هەموو ئەو پەیڤانەنە، ئەو شانەنە کە لێرەنە، ئای، ئۆخ، ئاخ و ئۆف و مخابن و ئافەرین و بژی و ئۆخەی و دەستخۆش و ئای کە چەند دڵگیرە، ئای کە چەند باشە، ئەو شتانە. لێرە بۆ وێنە ئای ئەوە تەواوت کرد، وەکو یەکێک ئەوەی وایە ئیشەکی بکە لە ناکاو تەواوی کە هەست نەکەی، هەست بکەی چەند زوو تەواوی کرد. دەتوانی بڵێ ئای ئەوە تەواوت کرد. ئەوە ڕستەی دووەم لەگەڵمە نەهات، مخابن. دەتوانی بڵێن مەخابن لەگەڵەمە نەهات، مخابن لەگەڵمە نەهات، یان ئاخ لەگەڵمە نەهات. بۆ وێنە ڕستەی سێەم ڤێرە چەند جهەکێ خۆشە. چ دانەین لێرە لەوانێک لەسەری هەمانە؟ ئۆخەی ڤێرە چەند جهەکێ خۆشە. کەوا دەچێت جێیەکی چەند لە مێژە دەتەوێت بچی، دەچێ وێندەر دەگەی وێندەرێ ئۆخەی ڤێرە یان ئێرە چەند جێیەکی خۆشە. ڕستەی چارەم چەند ماندوو بووم. کە ماندوو دەبی یەکسەر دەڵێ ئاخ یان ئۆف، ئۆف چەند ماندوو بوو، ئاخ چەند ماندوو بوو. ڕستەی پێنجەم چۆن پیاوێک بوو. ئەگەر یەکێک بۆ وێنە چۆن پیاوێک بوو ڕەنگە کۆچی دوایی کردبی، دەڵێ مخابن چۆن پیاوێک بوو، مخابن کە کۆچی دوایی کردیە. یان هەندێک جار دەڵێ ئافەرین چۆن پیاوێک بوو، یان دەستی خۆش چۆن پیاوێک بوو. کەواتە دەستی خۆش ڕەنگە نەبی، بەڵام لێرە مخابن چۆن پیاوێک بوو دەتوانین دانەین. دیارە چونکە دەڵێ چۆن پیاوێک بوو، دیارە زیاتر ئێستا ڕەنگە نەمابی ئەو کەسە ئەو پیاوە، لەبەر ئەوەی زیاتر باشترە بنووسین مخابن، یان بەداخەوە
بچمە لای لاپەڕاچل و حەفت ئەمانە لە ڕستە بەکاربینە وە بزانم ئیدی پێویست ناکە لە ڕستەی بەکاربینم باسمان کردیا دەتوانێت خوێندکاریژی لە ڕستەی بەکاریان بینی هەتا ئێستاش ئەمن نازانم لە کوردی ئایا یەکسەر ئەو هێمایە لە پاش وشەکەی دادەندرێ یان لە دوای ڕستەکە هەمووی دادەندرێ. شلۆڤەکردن ئەوەی ڕاستی بی زۆر هەست ناکەم شلۆڤەکردن ڕەنگە بیهێڵمەوە خوێندکاران تەنیا لێرە تۆزێک دەیخینمەوە بۆ وێنە ئای کاوە کەوت ئای وشەی سەر سوڕمانە ئەوە باشە بزانین ئای و ئەو وشانە هەموو بە وشەی سەر سوڕمانیان دادەنین کاوەش ناوە و سادەیە و بکەرە کەوتیش کارە کاری ڕابردووە تێنە پەڕە نووسرایە ئەم ڕستانە شلۆڤە بکە گوڵەکە دیسان دەبی ناوبی بکەربی تاکبی چەند جوانە چەند ئایا لێرە دەتوانین ناوی لێنین وشەی سەر سوڕمانە جوانە سیفەت بەڵام سیفەت بە کوردی چی پێ دەڵێن ئاوەڵناو یان هاوڵناو ڕەنگە وهای پێ بڵێن ئۆخەی بە یەکەم دەرچوویت ئۆخەی دیسان وشەی سەر سوڕمانە بە ئامرازی پەیوەندیە یەکەم لێرە یەکەم چییە یەکەمیش هەر ئاوەڵناوەیان هاوڵناوە دەرچووی کارە کاری ڕابردووە و دەرچوویت بۆ کەسی دووەمی تاکە ئەوەش تەواو هیوادارم ئەگەر شلۆڤەکانم باش نەبوو ئەوە لە کەم و کوڕیەکە ببورن چونکە ئەمن زۆر شارەزاییم نییە لە شلۆڤەکردن بە تایبەتی بەو زاراوانەی کە ئێستا لە کوردستان بەکاردێ کە زۆربەی زۆری گۆڕایە کاتی خۆی لە جیاتی کار ناوی کردار بوو بەو جۆرەی شلۆڤە نەدەکرا کەواتە شلۆڤەکان تۆزێک نوێنە زاراوەکان لۆ من نوێنە ئێستا لاپەڕە 48 ڕاوەکردنی پەیڤەکان ئەوە زۆر ئاسانە تەنیا خیننەوەیە لێرە پەیڤ وشە واتایەکەی دادخواز دادپەروەر هیوا ئومێد و هێوی بەدی واتە دیار و ئاشکرا و ڕوون سەر سوڕمان مەندەهۆشی سەرسام و حەپەسان کە سەر سوڕمان ڕوودەدا کەسەکە سەرسام دەبی یان وەکو ئەوەی وایە هەست بە شتە چی بکە هەندێک جار هەستەکان خۆشن هەندێک جار هەستەکان ناخۆشن هەندێک جار هەستەکان دوو دڵیە منداڵ زارۆک هۆزان مانای چییە شیعر هۆنراوە ڤەهاند واتە هۆنیەوە نووسیەوە شینە شاهۆ جۆرێکی گەورەی بازە شینە شاهۆ بزانین گەیشتمە چێندەر تەواو ئیدی ئەوەی مایە بنچینەکانی ڕستە لا وانەیەکی نوێ وانەیەکی دیکە باسی دەکەم هەتا ئەو کات هەر بژی